طبعا ئێمە تێمێ حکوومەت لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی و بەڕێوەبەرهاتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان لەگەڵ تەواوی بەشێکی گرنگی ئەو مؤسساتانەیە کە بزاف بازرگانی لێ ئەنجام دەدرێت بۆ بینەوەمان لەوانە بریکاری وەزیری و بەرهێنانم بازرگانی پیشەسازی پشتوکە وەزیری پشتوکە وەزیری سیاحە طبعا ئامان لەو سەردانانە بۆ ئەوە بوو کە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی ئاسانکاری بۆ ئەو بازرگان بۆ بەرهێنەران ئۆزبەکیانی کە بەنیازن بزاوی بازرگانی یان تۆماری کۆمپانیایان کردنەوەی لە قیان یان لە ڕێگەی بریکاردامەی بازرگانی کاڵەکانیان ساختکەنەوە ئێمە وەکو تیمی حکوومەت ئاسانکاریان لۆ بکەین بە شێوەیەک کە ببێتە هەندێک ئەوەی زۆرترین کۆمپانیە ئۆزبەکی لە هەرێمی کوردستان بکرێتەوە چکە بەپێی ئامارەکان تا ئێستا بەهۆی نەبوونی هیچ پەیوەندیەکی بازرگانی لە نێوان ئێمە و حکوومەتی ئۆزبەکستان بەداخەوە هیچ کۆمپانیایەک لە هەرێمی کوردستان تۆمار نەکران بەڵام دوای ئەم کۆنفرانسە دوای ئەو سەردانە گرنگە بەئەکیدی لە داهاتوو ژمارەیەکی بەرچاو دەبینی لەکردنەوەی لەقی چ کۆمپانیەکانی ئۆزبەکی لە هەرێمی کوردستانیان بە پێچەوانەوە هەرێمی کوردستان لە ئۆزبەکستان جگە لەوە باسی ئەو ئاسانکاریانەمە کە بۆ بزنسمانەکان بۆ کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان یان ئەوانی لە بواری بۆ بەرهێنان گشتەکان لە بواری ئەقمەعات کە ئەو لێخۆشبوونەوە یاساییانەی لە بەرامبەر ئەنجامدانی کردنەوەی کارگا یان هەر پرۆژەیەکی بە بەرهێنان ئەنجام